دەتانەوێت مناڵەکانتان لەم هاوینەدا بەشداری خولێکی جیاواز بکەن؟ ئەوا دەتوانن خولە ناوازەکەی پەیمانگەی مارگرێت هەڵبژێرن. پەیمانگەی مارگرێت هەلیوانەکانی قوتابخانە با هەردوو سیستەمی زمانەکانی کوردی و ئینگلیزی دەرەخسێنێت بە شێوازێکی نمونەیی و پەروەردەیی لە کەشێکی لەبار و تەندروستە. تایبەتمەندەکانی خولی هاوینی مارگرێت لەگەڵ وانەکاندا فێرخواز بەها پەروەردەیەکان فێر دەبێت. خولەکە بە سەرپەرشتی ستافێکی شارەزا و مامۆستای پسپۆر بەڕێوە دەچێت. گرنگیدان بە بەرنامە و پرۆگرامەکانی کۆمپیوتەر، گرنگیدان بە وانەکانی میوزیک و وەرزش و هونەر، دابینکردنی هۆیەکانی فێرکردن لە وانەکاندا، گرنگیدان بە خوێندنەوەی پەرتووک و چیرۆک لە وانەکانی ئینگلیزی و کوردیدا، بایەخدان بە چالاکی و یاریە تەرکیزیەکان، سازدانی گەشتی زانستی و پەروەردەیی، هەبوونی ڕێنماییکاری پەروەردەیی و کارمەندی تەندروستی لە خولەکەدا، دابینکردنی هۆیەکانی گواستنەوە. تێبینی؟ خولەکە ئەم ئاستانە دەگرێتەوە. منداڵانی تەمەن 4 ساڵ و 5 ساڵ، ئاستی سەرەتا، ئامادەکاری بۆ پێش چوونە قوتابخانە. منداڵانی تەمەن 6 ساڵ تا 15 ساڵ، ئاستی 1، پاڵپشتیکاری بۆ قوتابخانە. خولەکە 5 ڕۆژ لە هەفتەیەکدایە. بۆ ناو تۆمارکردن سەردانمان بکەن لە سلێمانی، شەقامی سالم، نزیک مزگەوتی ڕەشید، یان بۆ وەرگرتنی زانیاری زیاتر پەیوەندیمان پێوە بکەن. 0773 694 2369 یاخود 0773 694 2379